زۆر بە عێزی بەڕێکەتم سوم بەوە کە خێزانەکەم لێم دابڕا. ئەو ڕۆژە ناوت بۆ حەج هاتەوە جەنابەت چیت کرد؟ وەڵا کاکە ئەو ڕۆژی ناوم لەو حەج هاتەوە تقریبا نوێژم نیوەڕۆیە بوو نوێژم کردبوو نیوەی نانم خواردبوو نیوەم نەخواردبوو تەلەفۆن چالۆ کردم گوتیان فرانی کوڕی فرانی گوتم بەری خێزانەکەت کچی فرانی گوتم بەری گوتی لۆ نای مەعمەلات گەی گوتم مەعمەلاتی کاکە گوتیان ناو لە حەجی هاتەوە گوتم وەڵڵاهی بەداخەوە نەمزانێ بریا زووتر بمزانی با گوتی دوو ڕۆژت مایە دەبی 8 ملیۆنیان بێ بین و بێ و دەنا حەقت دەسووتێ ئەمش بەرەک تقریبا بە تووڕەی جوابم داوە گوتم بابا آخر نابی زووترم گۆ بەم کو لە خۆتانەوە دەیسووتێنن من دێم سبەنێ با بێم بزانم ڕێگاکە باقەکەم پێ برێن وەڵا سبەنێ چون گوتیان بڕۆ لە شۆڕشی لە فران باقی ئیسلامیە و 8 ملیۆنان بەو تەسلیم کە ئەو من حەیەکەمە ئەویت کە شپا کەریمە وەڵا هەر کۆچی بێ ئەو 8 ملیۆنم پیا کرد و چون تەسلیمم کرد بەس کاتێک کە بەڕێکەتی لۆ حەجێ بێن بەداخەوە ڕۆژی جومعەی و پیرێ خێزانەکەم بەربەوە هێنامە ئەو خەستەخانەی سەردەمە وەڵا گوتیان دەبی فەوری عەمەلیات بکرێ پێشتر نەساغ بوو بەسەر گوتمان ئینشاءڵڵا عیلاجمان وەرەگرت و سەردانی دکتۆرمان کرد گوتمان ئەو مانگای و عیلاجەی بخوا بەشکم بەرگە دەگری حەزەکەی نافەتێ و بەجێ دەگەنی و بە سەلامەتی دەگەڕێینەوە بەڵام بەداخەوە قیسمەتی نەبوو بەر بەوە کە هینامان ئەوەش دکتۆر گوتی جومعەی دەن هەراوشەوە داخلی کرد و عەمەلیاتی دەکەین لۆ سبەینێ ئەو عەمەلیات کرا بەجێ مالێرە منیش بەڕێکەتم باوەی بەس زۆر بە پەرۆشەوە بەڕێکەتم بەڕاستی زۆر بە عێزی بەڕێکەتم سوم بەوە کە خێزانەکەم لێم دابڕا و نەشم دەزانی سەحەتی کووە بە تەلەفۆن 100,000 شەبەکە بوو 100,000 نەبوو تقریبا 4 ساعت و 5 ساعت لە بن عەمەلیات ماوە وەڵا الحەمدولای منداڵ نازەم لە بە منیا بوو چ بوو هەردیان گۆ باشە دریان دەدامەوە باشە ئەبینی الحەمدولای ئێستا دەرچووە و باشە لە خوای بەزیاد بێ حەزەکەشمان بەخۆشی کرد ئەوەندە لێن دەربی تووشی هیچ مشکلێکی نەبووم واجبەکانمان جێبەجێ کرد الحەمدولای لە خوای بەزیادی و ئینشاءڵڵا خوددا لەمەشی قبول کردە لە ئومەتی محەممەدیشی قبول کردەوەی نەشتووە بە نسبی دەبی ئینشاءڵڵا بە نسبی هەموو کەسێکی دەبی و دێتەوە. باشە دایەجان تۆ پێم بڵێ هەستت چۆن بوو کە سەرەتا ناوە لە حەج گەڕایەوە دواترش نەتوانی بچی؟ وەڵڵاهی نیورانی زۆر گریام وەچی ناوە کە گەڕاوە گوتیان ناوت گەڕایتەوە هەندێک گریام لە خۆشییان گوتم خوایە ئەو جارە بە قسمەتم کەیت جارێک بە قسمەتت کردیمە ئینشاءڵڵا و جارش بە قسمەتم دەکەی دیارە خوای گەورە ئەو نەخۆشیە هینا پێشم کە بە قسمەتم نەبوو ئەوەش خەیری خۆی تێدا بووە دیارە لەبەر هەندێک